ئەمڕۆ پیان ڕاگەیانین کە بێت دەوام بکەین بە فولی واتە لە یەکشەممە و تا پێنجشەممە دەوام بکەین. طبعاً هیچ مۆزەفەکان هیچ کەسێک رازی نییە بەم دەوامکردنە. هەفتەی پێشوو دوو هەفتەی پێشوو ئەم دوو هەفتەی ڕابرد پیان وتی نەبێ ڕۆژی سێ ڕۆژ دەوام بکەن، نای هەفتەی سێ ڕۆژ دەوام بکەن. ئەمڕۆ پیان وتوین کە ئەبێ هەفتەکە سەراسەر دەوام بکەن. بەڵێ جەنابی حکوومەت قەراری دەرکردووە لێ بێت دەوام بکەن، مەعاش باشکە، مەعاش لە کاتی خۆیان بە لێبڕینی نەکا، تەرفیعی وەستانووە، ژیانی نەهێشتە بۆ خەڵک. ژیانی ئێمەوەکو ژیانی هەموو هەوڵ لە هاوڵاتێکی کە گرانیەکی زۆر و ناڕەحەتێکی زۆر لێرەژەڵی هەموو ڕۆژ داوام بکەیت. هەموو ڕۆژێ داوامکردن لە مقابلی چییە؟ هەموو کەسێک کە ئیشەکە حەقی خۆی وەرەگرێت. ئەمەی تا ئێستا داوام کراوە بە متەناوب بۆ داوامەکەمان هەفتەی دوو ڕۆژ داواممانە کرد. هەر گروپی هەفتەی دوو ڕۆژ داوامیە کرد. ئێستا کردیان بە هەفتەی سێ ڕۆژ، ئەمڕۆ کردویانە بە فولی. ئەبێ ئەڵێ لە یەکشەمە هەتا پێنجشەمە داوام بکە. باشە خەڵک چۆن هاتوچۆ بکە؟ بەچی هاتوچۆ بکە؟ لەسەر ئەوەیە کە دەواممان ئەڵێن ئەبێ هەموو ڕۆژێ بێ، ئێمە لە ساڵ 22مان لێ بڕێ. داوام هەموو ڕۆژێ ناکرێ. مەعاشەوە نیوەی بڕاوە، دۆلار بەرزە، گرانیە، هیچ شتێ ناکرێ. بەش ناکات، من خۆم کرێتیم. باشە دوو مناڵی جامیعەم هەیە. دەوەرە بزان بەشەکات ئەو موچێ بەش ناکە. نزیکی 300,000 زیاترمان لێ بڕێ. بەچی بەشکە بەش ناکات. داوامانەوەیە دەوام کرێتەوە بەتەناو. وەرەقەی کارەبا ئەهات ئەوی خلالی دەڕۆژ. خلالی دەڕۆژ پارەکە تەسلیم نەکەی کارەباکەتە بڕم، ئەمە شتێکی پیاوانەیە. ئیستا 5 ساڵە عەجەبە ئەو وەرەقەی کارەبا هێناوە بۆ سەعاتەکان نە. لاکن کابرای کرێکی ساڵێ 2 ساڵ 3 ساڵی تیاابێ کە پێشەڵی کاکە پارەی کارەبا کاکە با حکومت وەرەقەکە بێنێ من بەسەر چاو دەفێکم درۆژەکان نە دەفێکا و نەهیشتێ وەختێکیش ئەڕوا ئیتر لای کەس ناتوانانی پارەکەی لێ بسەریتەوە. بۆ نمونە من خۆم با بەختێکی چکە نەکەم وەڵی کرێچیم هەیە ئیسا لە ئەنبارە، کرێچیم هەیە ئیسا لە سەڵاحەدینە، کرێچیم هەیە لە ئەمەی نزیکتر لەو لای کەرکووکەوە. باشە من ئیسا بچم لە مورەکاکە تۆ پارەی کارەبا قەرزاری پارەکەمە وڵایی ئەشم کوژێ. ئەمە لێرە خەتای چێ؟ خەتای حکومەتە. بۆ مانگی جارێ یان بە 2 مانگ جارێ وەرەقەی کارەبا نانێری کەوا پارەکەی خۆت وەرگرە موچەی عالەمیشی پێمە بە زیاوە هەتە نەک بەکەمەوە. 5 ساڵە تۆ دینارێکی وەرنەگرتۆ لە هی کارەبا، ئەیتر لەکوێ موچە بیت، لەکوێ کارەبا چاکەیت نایکەیت. سیستەمێک نییە بۆ ئیدارەدان و مدیر ئیدارە نییە و حەق نییە بەشی خۆی هەیە. بەشی خۆی پەیاەکە ئیتر حەقی تۆی نییە. دارێکی یاوەتە دەسێڵێ ئەکوورە دەبڕ ئەمرە نامێنێت چواردار بە کرێچێکەتە بە کرێچێکەڵێ کوورە ئەمە کابرا ئەوە نە دەوڵەمەنە تۆ حەق چێ بەسەر دەبڕۆ و سەگ بی تۆ پێێنە. ئەمە خۆی حکومت وا لە میلەتەکەکە بەس ئافرم میلەتەکە خۆی ئاخڵە ڕێک و پێکە ئینسانی باشن کەوا ناکەن. ئەنیا وەڵڵا یەکوێ لەو سەرجادەی هەموو ڕۆژ 4,000 کەس کوژێ ئەگەر بە قسەی حکومت بێ و بە سیستەمی حکومت بێ. چارەسەر بە قوربانە بم ئەوەیە چارەسەرەکە وەکو پێم وتی چارەسەرەکەی ئەمەیە کە حکومت حەقی خۆشی وەرگێ و حەقی عالەمیش بە.